سڵاو هاوڕێیانی ئازیز، بە یەک کلیک لەسەر ڤیدیۆکەم ژیانی خۆت بگۆڕە. لەم ڤیدیۆیەدا ئامانجم ئاشناکردنی ئێوەی ئازیز و خۆشەویست و بەڕێزە بۆ زیاتر ئاشناکردنتان بە وڵاتی کەنەدا. دڵنیام زۆرێک لە ئێوە هەوڵی زۆریدایە بۆ بەدەستهێنانی زانیاری دروست لەسەر ڕێگا یاساییەکانی گەیشتنتان بە وڵاتی کەنەدا، بەڵام بە پێی پێویست ئامانجەکانتان نەپێکیوە. بۆیە من لێرە لە کەنەداوە لە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویستم بۆ ئەوەی تیشک بخەمە سەر ڕێگا یاساییەکانی گەیشتن بەم وڵاتە. گەیشتنتان بە وڵاتی کەنەدا لە پێناو بەدەستهێنانی چی؟ بەڵێ، پرسیارێکی دروستە. گەیشتنتان بەم وڵاتە بۆ بەدەستهێنانی ئازادی، دادپەروەری، خۆشگوزەرانی، دڵنیایی تەندروستی، هەلی یەکسان بۆ کارکردن، پاراستنی کۆمەڵایەتی، خوێندن لەم وڵاتە لە کەشێکی ئارام و بەرجەستەکردنی سەرجەم مافەکانی قوتابیان، ئایندەیەکی گەشتر بۆ خۆت ئەگەر سینگڵە حیاتەکەی و بۆ خۆت و ماڵ و مناڵ و خانەوادە ئازیزەکەت ئەگەر خێزانداریت. لە زنجیرە ڤیدیۆیەکدا دێمەوە خزمەتتان بۆ ئەوەی زیاتر باس لەسەر گەیشتنتان بە وڵاتی کەنەدا بکەم بە ڕێگا یاساییەکان. لە فکرت نەچێ لایک و سەبسکرایبی کەناڵەکەم بکەی لە یوتیوب بۆ ئەوەی ئاگادار بی لە ڤیدیۆیەکانی داهاتوومدا و سوودیان نێوەربگری. و ئەگەر بێت و هەر پرسیارێک یا سەرنج و تێبینیەکتان هەبێت دەتوانن لە کۆمنت بۆم بنووسن و منیش لە خزمەتی ئێوەدا دەبم و وەڵامتان دەدەمەوە. من لێرەم لە خزمەت ئێوەی ئازیز، ئێوەش بۆ خۆتان خۆشتان کەیفی خۆتان، بە هیوای کاتێکی خۆش بۆ هەمووتان.